الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە بۆ باسکردن و توێشکردن و هەروەها لێکۆڵینەوەیەکی ورد و درشت و دوور و درێژ لەسەر کۆمەڵێ باسی زۆر گرنگی ڕۆحی و ئیمانی و زۆریش پەروەردەیی بۆ ئێمە کە زەڕورە لەم کات و سەردەمەیە بە تایبەتی کە جیهانی مادی ئابڵۆقەیەکی گەورەی لەسەر دەروون و هزر و بیر و بیرکردنەوە و کارکردنی ژیانی ڕۆژانەمان داناوە. ئەویش باسەکانی مردن و دوای مردن و هەروەها باسەکانی ئەو نەخۆشیانەی کەوە ئەبێتە هۆی مردن. ئایا مردن بە کتوپڕێ دەست پێکە؟ ئەجەل خۆی چییە؟ ئایا ئەجەل دیاریکراوە؟ ئایا هەمومان وابەستەنین بە ئەجەلێکی دیاریکراوە کە خۆی گەورە ئامادەی کردو بۆمان؟ نزیکبوونەوە لە مردن چییە گەیەنێت؟ کەمە پار 4 ئەڵقەمان لەسەر نزیکبوونەوە لە مردن پێشکەش کرد کە سوپاس بۆ خۆی گەورە دەنگدانەوە و سەدایەکی زۆر گەورەی لە کوردستانە هەبوو. ڤیدۆی وا هەبووە هەر لە ضمنی بەرنامەی شیرین چایە 500,000 کەس بینەری هەبووە کە ئەمەش ئەوە گەینە کە خەڵکی زۆر تامەزرۆی ئەم باسە زۆر گرنگانەیە کە چارەنووسی ئینسان دیاریەکات. چونکە چارەنووسی ئەمی ئینسانی مسلمان بیرکردنەوەی وایە کە ژیانێکی تر دوای ئەم ژیانە دەست پێکات کە ژیانی هەمیشەیی و ژیانی بڕنەڕەتی ئینسان خۆی لەوێ دەست پێکات. و حەڵقە گرنگەکەی ژیانی ئینسان ئەگەر ئینسانێکی مادی بێونە لە بەرچاوی و بەیعدامی ئەبەدی بینێ کاتێکە ژیانی دنیا کۆتاییە، بەڵام کەسایەتیکی مسلمان، ئینسانی دیندار بە عەقیدەیە کەژی کە ئەم دنیاە بە سەرەتایەکی زۆر بچووکە بینێت و هەتا یەکە لەو دنیا بینێت. ئەمەش ئەم دنیایی بۆ خۆشەکات و چاکیەکات و ئینسانیش ئامادەکە کە بۆ ژیانی دنیا ئینسانێکی ساڵح و باش بێت. لەبەرەوە باسەکانی نزیکبوونەوە لە مردن، باسەکانی نەخۆشیەکانی نزیکبوونەوە لە مردن، ئەجەل و هەروەها خەوبینین کە باسی ئەمڕۆمانە و ڕەنگە ئەڵقەیەکی تریش بێت. ئایا خەوی ڕاست چییە گەیەنێت؟ ئایا حەقیقەتێکی هەیە؟ ئایا لە ڕووی زانستی و هەروەها کەسانی جیاوازی وڵاتەکەمانە دوێنین لەسەرەوەی کە خەو و خەوبینین چ دلیل و چه بەڵگەیەکی هەیە لە ژیانی ئینسانە؟ ئایا ئەو هەموو خەوی کە ڕۆژانە ئێمەیان بینین هەمووی هیچە نەخێر؟ چۆن بزانین چەندەها خەو هەمومان ڕۆژانە یا شەوانە چەندەها خەوە بینین کە هەموو یەتە دی لە دوا ڕۆژێکی زۆر نزیکە، لە دوا ڕۆژێکی دوورە، یا مەدلول و مانایەکی قوڵی تایە کە تۆ وەختێکە لە ژیانی ڕۆژانە تا شتەکە ئەبینی ئینجازانی ئەوە بەڵگەیەک لە خەوەکە بینیوە، یا زۆربەی هەرە زۆری خەوەکانمان بیرەچێتەوە لە کاتێکە کە ئەمانە حەقائقی گەورەیان تایە. لەبەرەوە کۆمەڵێشتی غەیبی تریش باسەکەین کە زۆر قسەی لەسەر نەکراوە. شیرینچا ئەو بابەتە گرنگانە ئەوروژێنێت کە لە ژیانی کللتوری و ژیانی کۆمەڵایەتی و ژیانی فەرهەنگی و ئیمانی و مسلمانەتی خەڵکی وڵاتانی ئیسلامیە زۆر دەنگ و سەدای هەیە و خەڵک زۆر باسی لێ کردووە و بۆتە کللتورێکە لە کۆمەلگای کوردی، بە تایبەتی لە کۆمەلگای کوردی خۆمانە و لە ڕابردووی شتی زۆری لەسەر هەبووە. ئەو شتە غەیبیانە باسەکەین. لەم کۆمەڵ ئەڵقەیە ژمارەی ئەڵقەی زۆر تەرخانەکەین بۆ ئەوانە، دوای ئەوەش ئینشاءڵڵا باسەکانی بەرزەخ و هەروەها قیامەت و بەهەشت و دۆزەختان پێشکەشەکەین بە شێوازێکی زۆر تازە و نوێ کە لە شێوازی ئەداکردنی بەرنامەیە و شێوازەکانی شیرین چاش خۆی بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە. هیوادارم ئەم ئەڵقانەتان بەدڵ بێ و جێگەی ڕەزامەندی خۆی گەورە و سوودی بەڕێز و خۆشەویست بێت. بەش یەکەمیان کە ئەمڕۆیە دەست پێکەین بە باسی خەوبینینی ڕاست و هەروەها خەوبینین بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. مامۆستاگیان هەمومان خەوە بینین. نازانم یعنی
مەسلەیەکە کە گرنگە زۆر جار خەوەکانیشمان ڕاستە و یەتەدی ینی لە ژیانی ڕۆژانەمانە بیرمان ئەکەوێتەوە کە خەوێک بینیومانە و ئێستا ئەی بینین هاتوۆتە دیجار وای بیریشمان نییە هەر خۆمانەچین نا ئەو واقعی کە خەوێک بۆ لەوە پێش بینیومانە لەبەرەوە ڕەنگە زۆربەی شتەکانمان پێشەوە بە خەو بیبین یا دوای ئەوە بیبینین شتێک لەم بابەتە لە ڕووی زانستیەوە خەوچی و خەوبینین چیە ماوەسا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله ئەمەوێ لە ڕێگەی بەرنامەکەی بەڕێستانەوە ئاماژە بۆ بابەتێکی زۆر هەستیار و زۆر گرنگ بکەم ئەوش ئەوەیە مەرج نییە هەموو شتێک زانست پێی پێ ببات و وەڵامی بۆ هەبێت مەرج نییە هەموو شتی عەقڵی تێبگا مەرج نییە هەموو شتی عەقڵی تێبگا مەرج نییە هەموو شتێ زانست لی تێبگات و وەڵامی پرسیارەکانی لەسەر هەبێت یەکێ لەو شتانەی کە تا ئێستا عەقڵ دەستەوەسان وەساوەتەوە و زانست دەمی ناکاتەوە تێیدا زۆر هەوڵش دراوە بەڵام ناتوانێت هیچ قسێکی لەسەر بکە بابەتی خەوبینینە ئەخریانی چی کەسێک خەوە بینێ لە هەمان کاتا ڕوو ئەدات لە داهاتوە ئەم خەوە ڕوەدات هەل لە هەمان کاتە جاری وای لە هەمان کاتە لەو کاتەیە کە ئەو خەوەکە بینێ یعنی لە واقعدا ئەو خەونەی ئەو ڕوویدا هەل لە هەمان کاتە وەکەوەی کە ئەم ڕسمی بگرێت تەسویری بکات وەکو تەسویری بکە یاخو جاری وایە بە مناڵی بینێتی پیرە بێ اینجا خەونەکەی بە واقع بینی ئەمە بە هیچ شێوازێک وەڵامی نییە من دایکم لە ماڵمان بوو هاتووە سەردانمان نیوەڕۆ سەرخەوێکی شکان ئۆمانە ڕاچڵێکی دایکم بەدەم گریانەوە بەدەم هەنسکەوە فرمێسکم سر و دایکجان هیچ نییە وتی ئۆی ڕۆڵێک گیان ها ئێستا لە خەونمە دایکم هاتووە ماڵمان دایکی وەفاتی کردەوە بە ڕەحمەت بێ هاتبوو تازیەمان هەبوو جەمیلی برام ئێستا مردبوو وتم دایکجان جەمی خاڵە جەمیلم ساخ و سەلامەتە قسەکانی تەواو نەکرد کاکە عەلی برام لە خۆم چووکترە تەلەفۆنی کردوتی کاکە بەڵکو دایکم بێنیتەوە خاڵە جەمیل وفاتی کردووە ئەو تۆ لە هەولێر دایک لە هەولێر ئەوش لە هەڵەبجە لە هەمان کاتە هەل لەو کاتەیە کە خەوی بینی لەو کاتەیە بەدەم خەوەکە و ڕاچڵکی دوای خەوەکەی قسەر تەلەفۆنم بۆ هات کە وفاتی کردووە تا ئێستا زانست وەڵامی نییە بابەتێکی هاوشێوە هەیە یعنی ئەوش ئەگەر بەرنامی بۆ تەرخان بکرێ ئەوش هاوکاتبوونە مزامنە هاوکاتبوون چییە هاوکاتبوون چییە جەنابی شێخ فاتح مامۆسایی گەورە و خۆشەویستمان لەو کاتەیە من و تۆ باسی برادێکی دێری نەکەین دەمێکە نەمانبینی و دەمێکی جۆمان لە دەنگی نەبووەڵێن با تەلەفۆنێکی بۆ بکەین لە هەمان کاتە سەرەکەی جەرەسێک لێدرا زەنگی تەلەفۆنەکە ئەبیسیت سێری تەلەفۆنەکەیەکەی ئەڵێ ئەها جەنابی دکتۆر ئەوەتە هەمان برادرە هاوکاتبوون حتا لە مردنی شەماوەسە تۆ دڵت لێدا کە ئێستا بڵین یا خەبەرێکت پێگا یا خودت فڵان کەس ڕەنگە مردبێ یا شتێک خەمێ داتەگرێت سە خەبەرێکە بۆ یەکەم فڵان کەس مردەوە بەڵێ زۆر جار دایک ئەم حاڵەتە ئەبینێ و دەورە ئەبینێ دایک چونکە عاتیفەی زۆرە سەرەکە لە پڕێکە زۆر بینی ومانە ئافرەتی کوردی خۆمان زۆر جارەوە ڕاچڵێکی بوو لە پڕێکە هەر ینی خەویشی لێ نەکەوتووە ڕاچڵێکی وە ڕۆڵە بەخوا ڕۆڵەکەم شتێکی لە هاتووە کورە هیچ دیە کوژێنە بالفعل لەو کاتەکەم ڕاچڵکیوە ئەمە پێوترێت تەفسیری حاسی بووەکەن و حاسەی سادیسە و حاسەی نازانم چی ئەمانە عەلا کولین تا ئێستا ڕاڤە نەکراوە شرۆڤە نەکراوە مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە واقع لە زانست و لە عەقڵ گەورەترە و فراوانترە دووشە جیاواب بکەینەوە شتێک پێچەوانی عەقڵە پێچەوانی زانستە شتێک عەقڵ لێی تێناگا زانست لێی تێناگا ئەمەی دوو هەم ئەگونجێ ئەوەی یەکەم بەڵێ واقع بە چاوی خۆتی بینی ناتوانین کاری بکەی باشە بەڵام تا ئێستا عەقڵ پێی ناوە ناڵێ پێچەوانی عەقڵە ناڵێ پێچەوانەی زانست ساڵێک لە خەومە چوومە خزمەتی پێغەمبەر ئەو ساڵە بوو کە قەیرانی دارایی دروست بوو پاشەکەوت خرایە سەر موچە لە خەومە چوومە لادێکە ئەمزانی کە هیچ کەسێکی یان ناسراوی تیان نیە گەیشتم بە ئافرەتێک ئەگەڕام بە دوای کەسێکە گەیشتم بە ئافرەتێک پێش ئەوە من پرسیار لە ئافرەتەکە بکەم نەم ئەناسی پێشەوە پرسیاری لێ بکەم ئەو لە منی پرسی بە دوای ماڵی کیە ئەگەڕێیت تم بە دوای ماڵی پێغەمبەر ئاگەڕێن سەڵڵا سەلەم ئەوشتی با بتبەم بۆ لای
ئەو ئەیزانی وەکو شتێک ئەم ئافرەتە حارەسی ماڵی پێغەمبەر بە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم. چوومە خزمەتی لە خانوویەکی سادەی جوانی گڵا بوو، وەکو ئێستا نییە خانووی ئێستا ئاوا گرابێت. چووم ئەمزانی لەسەر قەرێڵەیەک ڕاکشا بوو، بەڵام تا بڵێ عاجز بوو، زۆر عاجز بوو. سەرێکی هەڵبڕی زانی ئافرەتە چاوی هەڵ نەبڕی. ئەوەم پێوت ژنەکەوتی بۆ چی هاتی وەلایەتم بۆ ئەوە هاتم بۆ خزمەتی کە دوعامان بۆ بکات لای خوای گەورە کە ئەم خەڵکە لەم قەیرانە ڕزگاری بێت. 3 جار ئەمەم پێوتەوە، ینی ئەوە بوو 3 جاریش، ینی 3 ساڵیش ئەم قەیرانە بوو، بەردەوام بوو تا دوایی چاک بوو. هیچی نەوت، ینی هیچ شتێکی نەوت. هەتا ئەوەیشی وت ژنەکە، وتی با ئەوەم بیرچوو، وتی با ئیزعاجی نەکەین لەوە زیاتر، حتا دەرگای ماڵی پێغەمبەریشم جێر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم من ئەم خەوەم بۆ دووبارە ئەکردەوە، ینی ئەم داوایە کە داوا بکات لای خۆی گەورە کە ئەم خەڵکە لەم قەیرانە ڕزگارکە. شکرەوە ئەوەی ژنەما شێوەی زۆر جوان بوو، ینی خەوی تر بیت ئەچێتەوە، بەڵام ئەو خەوانە قەت بیر ناچێت. من دەمێک ئەوە 3-4 ساڵە من ئەو خۆم بینیوە، ئێستش ینی وە ئەزام ئێستش ڕاستیە. لە ئەو دیدارە تایبەتی کە لە خزمەت دکتۆری بەڕێز و دکتۆر هەڵوان عەبدوڕەحمان کە پسپۆڕی نەشتەرگەری گشتیەوە شارەزایە لەم بوارەیە، حەزمان کرد بەسەرهاتێکی لەلایە دەربارەی ئەو باسە گرنگەی کە ئێمە باسێکین دەربارەی خەوی ڕاست کە جەنابیان حەزم کرد هەر لە دەمی خۆی بیبیستین کە ئایا ئەم ئەزمونە لای ئەوانیش لای نەخۆش شتێک هەیە لەم بارەیەوە کە ئەزمونیان کرد بێت و لە هەمان کاتشا وەکو خەونێکی ڕاستات بێتە دی. کاتوریان سڵاو دەبێت. کاتوریان جەنابەت بەسەرهاتێک لایە دەربارەی خەوی ڕاست، هەر پێشێکی حەزەکەم بڵێم خەوی ڕاست لای تۆ چیەگەیەنێ؟ ئایا پێشتر قەنەعەتە هەبوو کە خەو بەعزێکیەتە دی بەعزێکی نایەتە دی، ینی ئەم شتە یا هەر خەیاڵە یان تەجروبەیە نمونەیەک لایە لەو بارەوە؟ وەڵا ئێمە بە حکمی لەم کۆمەڵایە ژین ئەکید باسی خەوە کرێ، هەڵبەتەش ینی جاجار خۆشم جاوای خەوم بینیوە، هەنە جاجاوە ترساویشم، ینی کە لێگانەوە کە بەنوعەیە بووە. ئیتر لێگانووی علمی طبعا ئێمە تا ئێستا علمی خۆ دەزانی لانی کە زانستیان تا ئێستا لێگانووی زانستی تەواوەتیمان نییە بۆ خەو، بەڵام ئایا هەنێ خەو کە پێشهاتەی مستەقبەلی تایە، ئایا تا چڕا دەیە ڕاستن، بەڕاستی هەر ینی شتێکی غەریب بۆ بەلامە، شتێکی سەرسوڕهێڵن بۆ بەلامەوە. لە مناڵیشەوە بیستمانە فڵان کەس خەوە بینێ وایە ئەو خەوەکەیەتە دی ئەم خەوە ڕاستە و چەندها ئەڵێن هەتا کتێبی خەو، هەرچە من بەڕاستی زۆر کەم بە دوای کتێبی خەوانە شاگەڕام، بەڵام ئیتر بیستومە لە مولەوە، بەڵام تەقریبەن ئەو حاڵتێکی جەرمۆ تۆزە بەلامەوە سیر بوو بەڕاستیەکەی. طبعا ئەوەی کە ئیشی دکتۆری بکە هەڵبەت ئێمە لەگەڵ خەڵکا قسە هەڵسوکەوتەکەی دانیشتمان هەیە، هەڵبەتە شتی سیر و سەمەرە زۆر ئەبینین، بەڵام ئەمان بەلامەوە زۆر سیر بوو. من طبعا لە سنتەری مەمگداوامەکەم ڕۆژێکیان نەخۆشێک هات 3 ساڵێک ئەبێت تەسەورەکەم، ژنێکی بێت تەمەنی لە من زیاتر بوو، تەمەنی تەواهڵم 55 بۆ 60 لەو ناوایە بوو تەمەنی، خۆم گەنج کردەوە. ئیتر طبعا کە تۆ نەخۆشێتە ژوور پرسیایی لێکەی بۆچی هاتوویت، هەندێکیان ئەڵێن ئازارمە، هێڵێ هەستم کرد گرێم هەبوو، هەندێکیان ئەڵێ هەموو نەخۆشانش تەمان گرەی مەمکیان هەیە زیاتر کە سەردانیوەکەن یا نەوەڵا هەموو جۆرەمانی ئەوە بن بڵێ هەیە گرێ هەیە ئازاری هەیە، بەشێکی زۆر هەر ئازاریان هەیە، هەشە هەر بۆ پشکنی نیە، یعنی نەخۆش نیە، هەر لە دکتۆر بۆ پشکنی هاتووم نەخۆش نی، بیستوێتی چۆن خەڵک تێفەحسی 6 مانگە تێفەحسی خوێنەکە بۆ زەخت و شەکرە و چەوری ئەمانە نەویست، بیستوێتی بۆ مەمشی جەزاین بە ساڵی جیاوی فەحسکە، ئەوانی کە ڕۆشنبیری باشیانە بێنێن پشکنی پێشوەختەژەکەن. یەک لە نەخۆشەکان ناڵم تەمەنی ئاوا بوو، هاتە ژوورەوەکی لێم پرسی فەرموو دادە بە خێربێ بۆچی هاتوویت؟ وتی وەڵا دکتۆر خەوم بینیوە، ئەوەی هەر وەکو گاڵتەوەتم بۆ خەو، ینی پێوتی بڕۆ بۆ ئەوێ، وتی نەوەڵا خەوم بینیوە و ئەزام شخصەکەشی تهدید کرد، زۆر بینەوە چکە 3 ساڵێک زیاتر ئەوێ، و ئەزام شخصێکی تهدید کە وتی فڵان کەس هاتووەتە خەومیە یەکێک بوو، یەکەکە بەڕاستی نازانم، و ئەزام تهدیدی کرد ئەو خۆی، وتی هاتووەتە خەوم دوێتی گرێمە بکت هەیە. ئێتر منیش هاتوو
وتم أي هیچ هەیە و پرسیارم لێ کرد هیچ نەبوو یعنی هەر خەوەکە بوو پشکنینم بۆ کرد طبعا هەموو نەخۆشەکێتە لایمە پشکنینی بۆکەین بەڕاستی پشکنین هیچم نەدۆزیەوە هیچ نانی پشکنینی دەست یا بە چاو کە سەیرەکەین و بە دەست بەحسەکەین ئێمە هیچم نەدۆزیەوە ڕۆتینی ئێمە هەموو نەخۆشی لە دوای 40 ساڵەوە کە بێت ئەشعی بۆگری موعیدی ئەشیع لە ئێمە بۆ ئەو نەخۆشانی کە هیچیان نەبێ ئەوە بۆ پشکنینی سادە بێن موعیدەکەیان دوورە ئەو هەر سوور بوو لەسەرەوەی کە وەڵام ئەو سوور بوو ئەو خۆی کە پشکنین بۆ کرد هەتا گاڵتەش لەگەڵ بەخوا خەوەکە و ڕاست نەبوو هیچی تیانە بەس موعیدەکانمان ئێمە ناڵم موعیدی دوورە بەڕاستیەکەی بۆ هیچێک هیچی نەبێت بەس کە نەخۆشی شتی هەبێت ناوە جیاوازەوە موعیدی هەر نییە لەوانەیە کە 2 ڕۆژ 3 ڕۆژ یەکسەر بۆ یەکرێ هەموو ئیشەکانی بۆ ئەکرێ ئەمیش طبعا ئەشیعەم بۆ نووسی و موعیدێکی اعتیادی دوور بەڵام تر نازانم بۆچی نیش لایە یعنی بۆچی لە دڵی نیش شتێ دروست بوو لەم دۆ کەشتێک بێ وتم سۆدەرێکیش هەر بکە خۆی مەفروضە بەس ئەشیعەکەی بۆ بنووسم پێویست بە سۆنەر ناکات قانونەکە وایە لە 40 ساڵ بەرەوسەرەوە هاتووە پشکنینێک هیچ شتێک نییە تەنیا سۆنەر تەنیا ئەشیعە موعیدی ئەشیعی وەرگرت و سۆنەرەکە وتم سۆنەرێکیشم بۆ بکە و طبعا سۆنەرەکە و کاتە فریانەکەوت عەسرەکەی کردی ڕۆژی دوای هاتەوە هەر خۆم لێ بووم سۆنەرەکەم بینی سۆنەرەکە شتێکی تیا هەیە شتەکە بچکۆلێ بە دەستی پێ ناکرێ بە چاو نابیرێ بە شتێکی تیا هەیە با ئەشیعە بگری بەڵە ئەشیعەمان بۆ کرد هەڵێ شتێک هەیە لە شتی خراپە چێ فعلا ئیتر طبعا ئێمە زەرعمان بۆ کرد بەڕاستیەکەی بەس بەداخەوە نەتیجەی زەرعەکەم نەبینیوە بەڵام بە شێوەکە ینی ئەتوانم بڵێم لە سا ئێمە بە شێوەکانە تقریبا بە نیسبەت تەحدیدیەکەی چەنە لە سا 80 بۆ 90 لە شێوەکەی لە شتی خراپیش دەچوو بەڕاستەکەی بەڵام تر نەبینیەوە بە تر نەخۆش لای ئێمە وایە چێتە دەرەوەیەکیش کە پێڵە فڵان دکتۆر ڕۆشت و نەتیجەکەم نەبینیوە لە ئاخراتی دەرچوو بەڵام بەلام بۆ خۆم سەرسوڕێمان بۆ چکە ئەو هیچی نەبوو بە دەستی من و لەبەر خەوەکەشی شتەکانمان بۆ کرد لەبەر خەوەکە هات یعنی هاتە دیتر نازان بەڕاستێک ئێمە بەسەراتێکی سەمەرە بوو سەیریش بوو بەلامەوەی داوانێک بڵێم هەتا بێنم بیرم ناچێتەوە ماوەسە بەشێک لەو حاڵەتی بڵین ئێسێمە زۆر جار لە ژێر کاریگەری ژیانێکی مادی زۆر سرفای ڕەنگە بەشێکی بگەڕێتەوە بۆ ئەو حاڵەتی کە جیهانی ئیسلامی وڵاتانی مسلمانان بەڕاستیانی غەزوی فکری زۆر گەورە کراون و لە ڕووی مادیگەری و مادیگەری ڕۆژاوە زۆر هاتوۆتە ناومان هاتوۆتە ناو سەقافەتمان تەنانەت هاتوۆتە ناو دینداریەکەمان کە ڕووکەشێک لە دینداری خۆبوڵەکەین کە ئەمە هەر ڕۆمادیەکەی ئەوێ ڕەنگە بەشێک ئەوە بێکە ئەم تەسیری لە ئێمە کردو ینی چی بکەین بۆ ئەوەی ئێمە کۆمەڵێ مەدلولاتی ڕۆحی قوڵ هەیە لە دینە لە ئیسلامە ینی لەم مەدلولانە زۆر نەوەستین یان وامە لێنەیە کە بەڕاستی هەتا پرسیاری جدیش لە ژیانمانە دروستە بێ ئایا بەڕاست من ئیمانم بە عالەمی غەیب هەیە کە لە کاتێکە هەموو پایەکانی ئیمان مەسەلە غەیبە ینی وامە لێ هاتووە کە پرسیار لە مەسەلە غەیبیەکانیش لامان دروستە بێ بەهۆی ئەو کەشوهەوا معنەویە خراپەی کە لە ژیانی ڕۆژانەی ئێمەیە دروست بووە هەتا گەشتوتە ئەوەی کە بڵین ئێمە فەرموودە ڕەفزەکەین ینی شتێ بە عەقڵی من نەخوات ڕەفز یەکەم لە کاتێکە ئەگەر مەزموونی ئەمەش بگەڕینەوە ڕەنگە قورئانیش ڕەفز بکەین لە کاتێکی ترایە لە سەردەمێکی ترا وامان لێبێ بۆچی ئەم بارە خراپە دروست بووە ماسە معنەویات زۆر قورس قوبوڵەکەین بەڵێ خاڵێکی زۆر گرنگە لەم بابەتە ئەوش ئەوەیە حەزەکەم ئەو خوێنەر و بیسەر و بینەر ئەم بابەتانە زۆر زۆر و بە وردەکاریەوە مەڵی لەگەڵا بکەن و زۆر لەسەری بکۆڵنەوە ئەوش بابەتی کەڵچەر و کەلتوری دەسەڵاتی زاڵ بوو بابەتێکی زۆر ئەستیارە کەڵچەر و کەلتوری دەسەڵاتی زاڵ بوو هەر دەسەڵاتێ زاڵ بوو بێ بەسەر میلەتێکی دیکە ئەو کاتە کەلتورەکەیشی ئەبێتە کەلتوری ئەم چونکە لە حاڵەتێکی دۆڕانایە شکستایە خۆ بەلاوە زانین خۆ بە بچووک زانین دوژمنی زۆر بە گەورە سەیرەکەی بۆیە حەزەکەی لە هەموو شتێکە چاولەو بکەیت یەکێ لە بیرمەندە گەورەکان فەیلسوفە گەورەکانی مەسر کاتێ سەردانی ڕۆژاواکە کتێبێک دانێ بە ناوی شروق من الغەرب خۆڕەڵاتنێک لە خۆراوەوە بۆی ئەڵێ چی ئەڵێ ئەگەر ئێمە بمانەوێ سەرکەوین پێشکەوین ئەبێ خواردنیشمان وەکوان لێ بکەین جلوبەرگمان وەکوان لێ بکەین دیزایانی ماڵمان وەکوان لێ بکەین قژمان وەکوان دابێنین
هەموو شتێکمان تاوەکو ئەوان بیر بکەینەوە باشە لەسەر ئەمە بانگەشی زۆر بۆکە تا لە چەند ساڵێکی پێچێ اینجا ئازانێت چه هەڵەیەکی گەورەی کردووە ئەو کاتە بابەتێکە نووسێ زۆر ناوازێ بەناوی تەوبەت و قەلەم تەوبەی قەڵەمێک بۆی دەرەکەوێ مەرجنی ئەوان لە بوارێکا پێشکەوتون ئێمە یەکسەر چاولەوان بکەین لە پێشکەوتنەکە چاوی لەکەی لە زانست و معرفەکەدەکە چاوی لەکەی بەڵام لە خاڵەکانی دیکە جانیبە ڕوحیەکە ئەو جانیبە ڕوحی لای من و تۆ هەیە لای ئەوان بە کرچووکاڵی هەیە هەرچەندە بابەتی خەوبینین لە هەموو ئاینەکان و حتا لای بێباوەڕانیشە ڕنگیاوەتەوە بەڕاستی مەرجەمەوە کەسێکە بێباوەڕ بێت بەڵێ بەیمان بێ خەوەکەی ڕاست دەرچێت خراپەکار بێت گوناهبار بێت خەوەکەی ڕاست دەرچێت بەڵێ کۆ دەنگی زانان هەیە لەسەرەوەی مەرجنیە بڕوا دار هەمیشە خەوی ڕاست بێت ینی کەسێکی بێ بڕوا خەوی هەمیشە درۆ بێت نمونیشان زۆرە لە مێژووە دەیەها نمونە هەیە هەر لە قورئانە بۆ نمونە هەر لە قورئانە ینی ئەو خەونەکەی کە لە زەمەنی یوسف پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دوو خەونەیە هەردووکیان کەسی بێ بڕوا بینینی هەردووکیان کەسی بێ بڕوا بینینی اینجا ئەو کاتە عاتیکا پێشەوەی ئیمان بێنە لە زەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەو ئەبینێ هەممان خەوەکە ڕوو ئەدا و کۆوەی کە بینیوێتی چەندێ نابڕوا کە بینیوانە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە گەورەی بێت و دەسەڵاتی بڵاو بێتەوە خەونەکان هەموو ڕاست دەرچووە فیرعون کاتێک خەوی بینیوە کە کۆرپەیەک لە دایکە بێت اینجا ئەو کۆرپە گەورەیە بێت و دەسەڵات بە سەر دەسەڵاتیە ئەگرێت و ئەبێتە هۆکاری لە ناوچوونی بۆیە بڕیارەدا قەتل و عامی نێر بکرێ هەرچی مناڵ ئەو ساڵە لەدایکە من هەموو یەکەیەکان ئەکوژن و کچەکانیان ئێڵنەوە چونکە ئەو کەسەی ئەو مناڵێک کە بینێتی کوڕ بوو باشە سێرکە کەچی خەوەکەیشی بالفعل وا دەرچوو کەواتە مەرج نییە ینی هەموو خەوێکە کە هەفرو بێ بڕوا ببینێ ینی ڕاست دەرنەچێت خەو معلومی جەنابتە بەشێکە لە وەحی لە 46 بەش پێغەمبەر صلی الله علیه و سلم خەوی بینیوە خەوەکەیشی ڕاست بووە و ئیماندارانیش بە تایبەتی و موسڵمانانیش خەویان بینیوە و زۆر خەوێک واقعی و هاتوۆتە دی و منیش وەکو خۆم خەوم زۆر بینیوە ئەو خەوانەی کە ئیبینم زۆریان هاتوونەتە دی و لە ڕۆژە بیرم کۆتۆتەوە کە خەوێکی وان بینیوە و جاری وایش هەیە خەوەکەم بینیوە و بیریشمە و لە بیرم نەچێتەوە دوایی گەڕاوم بە تایبەتی لە ئیبن سیرین کە خەو لێدەرەوەیکی زانایەکی باشە لە بوارەیە کە من کتێبەکەی ئەوم هەیە الحەمدوللا خەوەکان جێگەی دڵخۆشی بوون بەڵام خەوێکیان زۆر کاریگەری لەسەر ژیانم بووە و هەموو تەمەنیشم تەرخان کردو بۆ ئەو خەوە چۆنە ئەو بەسەر هاتەوە مەسە باوکم 5 کوڕی هەبوو منی تەرخان کردبوو بۆ خوێندن منیش شان بەشانی خوێندن لە ناحیەی گەرمک پێشنوێژ و جەماعەت و جومعە و تەعزیە و بەدەم خەڵکەوە بوون و مارەکردن و ئەوشتانە مەکرد ئیشتاکو مامۆستایش نەبووم وەکو ئیجازەی علمی وەرنەگرتبوو ئیتر زروفی هاو بەسەرا من بێجومعە بووم لەوێ ماوەیەک چوون بۆ دەیەکی تر ناوی هەنگەژاڵ بوو لەوێش هەر کۆتایی پێ هات مەسافەی 5-6 مانگێک چوومەوێ ئیتر هەر لە هینی ئەوە بووم خوای گەورە دەرویە کاتۆ شوێنێ بە نسیب بکە خەوێکم بینی شەو لە خەوما لەگەڵ 2 هاوڕێمە یەکیان ناوی مامۆستا برایمە هەر لە گەرمکە خەڵکی گەرمکە یشیان ناوی مامۆستا بەختیارە خەڵکی بیسانە شەو هەستێکمان لە شوێنێکی ناسراوە کاتێکە لە چەوتان ئەچی بەرەو پێنجێنەوە چەوتانە لەوێ کە سەر ئەکەوی ئاوا ماڵێکەوتە لە شیوەکەیە ئێتە من خەوەکەم ڕێک لەوە بوو بەو شاخەیە سەر کەوتین بۆ لای شێ محەممەدی تەڕەتەوەن لەوێ شخصێکی لێیە کە سەر کەوتین ئەم سیانە بووین من گەشتینە سەر لووتکەکە وتم وەڵا بانگە یەکسەر سەری سەعاتم کرد و ئیتر وتم من بانگەتەم وتیان بانگ بە ڕێک ڕووم کردە قیبلە ڕۆسێ سایەکەتر قیبلە ئێ ڕۆسێ سایەقە مامۆستا بانگمدا وتم الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر بەو شیوانە ئەڕووی مەسافەیەکی زۆر سەوتەکە کۆتایی نەیەها ئیتر بانگەکەم دا و منیش تت کۆتایی هاوخەوەکەم و بەیانی هەستام تەبەن زۆر بانگیشما الحەمدوللا سەرەتایی مامۆستاتیم هەر بە بانگ بوو ئەوانە بووە
کە سەیری خەونام کرد لە خەونامەیە ئیبن سیرین زۆر لێکدانەوەی هەیە لێکدانەوەیکی بە حەج و عەمرەیە لێکدانەوەیکی تری بە زینوکردنەوەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم و لابردنی بیدعە ئەتوانم بڵێم ئەم خەوە بووە بە سەرەتای بە عەمەلیکردنی من لە ماڵی باوکم لێ بڕێم و بۆی بم مامۆستا و هیوایەتی باوکم بێن مەدی ئیتر دەی دەرەگورگان هەبوو ئازام دە ڕۆژی پێ نەچوو دوای ئەو خەوە دە ڕۆژی پێ نەچوو خەڵکی دەرەگورگان بە تراکتۆرێک هاتن تەمە شوێنەکە تۆزێ سەختە بۆ سەیاری بچووک تقریبا دەوری 15 دانە نەفەر هاتن یەکەم جاریشیان بوو بێن هاتن بۆ ماڵمان و وتیان ئەمانوێ لە خزمەت تا بینوتم فەرموو چوون میوانداریم کردن و دانیشتین وتیان مامۆستا ئێمە هاتوون بە دوای تۆیە وتم خێرە وەڵا بیوە مامۆستامان دە یاخوا بە خێر بێن و سەرچاو و بازێکیان ناسیاو بوون و بازێکیانم نایەناسی دەرە گورگان لە نزارەوە بۆ یەچێ بۆ گۆخڵان لەوێ بەرامبەر دەی کواوای دەیەکە لێوار پێچێکە ئیتر وادی تەواوم پێنیان نەجوابم کردن بە تەواوەتی و نە ناومێدیشم کردن با من حسابێکی خۆم کەم 3 ڕۆژتر جوابتان بۆی گەڕمەوە وەڵا لە دووەم ڕۆژە هاتن وتێن مامۆستا ئەوەی تیان نییە بڵێیت مەجال نییە یان جارێک کاتم نییە ئەبێ ئەم شەو لەگەڵمان هەبێ خەڵکی هەموو ئاواییمان کۆ کردوێتەوە کە قسە لەگەڵ جەناب بکەین و بێتە گوندەکەمان ئیتر وەڵام من کە سەیری خەونامەکەم کرد و خەونامەکەم باسی زینۆکردنەوەی سونە دەکا ئیتر بواری مامۆستایەتی و پێشنوێژی و ئامۆژگاریکردنی خەڵک باشترین دەرفەتە بۆ ئەوەی ئینسان بە حیکمەت و بە لەسەرخۆیی بتوانێت ئەو بیدع و شتەلاوەکیانە لابات و سونەتەکان گرنگی پێبە الحەمدوللا من زۆر دڵخۆشم هەتا ئێستەیش کە کاری مامۆستایەتی یەکەم لە مزگەوتی حاجە سەنی ماوەتیم الحەمدوللا کار لەسەر زینۆکردنەوەی سونەتی پێغەمبەرەکەی صلی الله علیه و سەلەم و لابردنی بیدع و شتانەیە کە لە دینانیە لایەوێ ئینشاءالله کەواتە بانگەکە کە لە خەوا فەرموود ئیتر سەداکەی ئەوە بوو بەڵێ بەتاکید چونکە بانگ ئەگەر ڕۆ قیبلە بیدەی و لە کاتی خۆیان بیکەی چاکە زۆر باشە ماوەسا دەربارەی هەر نزیک لە خەو ینی جەنابتان تەفسیری سورەتی نەحلتان کرد و ماشەڵڵا تەفسیرێکی زۆر جوان و کۆمەڵێ تەفسیری ترکە وەکو تار وەکو مەوعیزەی مزگەوتیش پێشکەشتان کردووە دوایش بۆ تەکتێب و مەنهەجێک ئەکرێ ماوەسا تیشکێ بخەیتە سەر مەسەلەی ئەصحاب الکەهف ئایا ئەوە خەو بوو ئەصحاب الکەهف بینیان ئەوەی کە ڕوویە ئەوەی 100 ساڵ کە ئەو پێغەمبەری بڵێن حەزرەتی صالح بووە أو كالذي مر على قرية ألين عزير بو أصلا بلقي طاوني والله ألين عزير أما خويا أما ديارديكي قولتر لخوا چونکە ئەکرێ ماوەسان رووسیشتێکی هەیە ماوەسا باسی ئەوە کە ئەڵێ چوار جۆر ژیان هەیە باسی ژیانی حەزرەتی خزڕەکە باسی جۆری حەزرەتی ئیدریسەکە کە چۆ بۆ ئاسمان و باسی شوهەداکە و باسی مردنی عادەتی کە ئەمە چوار جۆر ژیانی دوای مردنی خود ئەو حاڵەتانی کە ئێمە لە بەرچاوی ئێمانین ئەکرێ ماوەسا شتێکی غەریبتر لەوەی کە لە بەرچاوی ئێمە هەیە هەمتر ڕەنگە بچینەوە سەر پرسیاری یەکەم کە یعنی غەریبتر لەوە لە وجودا هەبێ غەیری ئەم ژیانە مادی ئێمە ئایا ڕەنگەوا بێت کە ئەم ژیانە مادی ئێمەیتیان ئەم دنیای ئێمەیتیان لەناو عالەمێکی زۆر فراوانی غەیب شتێکی زۆر بچکۆ دەبێت و ئەو خەوبینینە ئەوەی ئەصحاب الکەهف ئەوەی هین ئاماژەی ئەو شتانی تایە بەڵێ زۆر ئاماژەی تایە ناکرێ خەو بێت ناکرێ خەو بێت بەڕاستی لەبەر چی لەبەرەوەی گەر کەسێک خەوی لێ بکەوێ پێویستی بە خواردنە بێت یعنی پێویستی بە خواردنەوە بێت کۆ خەوی لێ بکە و یەکسانیە بەوەی کەرکەس خەوی لێکەوتی تر پێویستی بە خواردن و خواردنەوە نابێت ئەگەر کەسی خەوی لێ بکەوێ بەڵام ئەگەر خواردن لێ بێ برسێ بێ خەبەری بێتەوە بۆیە وەکو جەناب دەفەرمووی ئەمە بابەتێکی غەیبیە پێمانەڵێ زۆر بابەت هەیە کە ئێمە پەیمان پێ نەبردووی چی لە نازانین لەدا ئەگەر دەرفەتم بەیانی قسەیەکی ئەنیشتاین لەگەڵ قسەیەکی مەولانەی ڕۆمیا هاوشێون ئەنیشتاین باس لەوەکە تەبانی بینی تۆوانەی کە لە بەستەڵەکەکانە ژین کڵاوێکی ئەستور لە سەرکردجا موویەکی زۆری پێوەی ئۆمانەوە نییە ئێجاڵێ دەوەرە کێچێک
چوو بێتە ناو کڵاوێکی گەورەی ئەو کەسانی کە لە بەستەڵەکەکە ئاژین و ئەزانێ ئەسپێکی گەورەی و لە دارستانێک و جەنگڵستانێک ئاژی نازانێ کڵاوێکی بێقیمەتە باشە نازانێ بەس چکبینێ ئەو جەنگە ئەو هەموو موانە تێکەڵ یەک بوون و ئەمانە ئینجا مەولانای ڕۆمیش نمونونەکەی زێرتر ئەفەرمێ چی ئەفەرمێ مێشولەیەک بەسەر پوشێکەوە داوای لێ بردەکەم پوشەکە بەسەر میزی حشترێکەوە میزی گوێ درێژەکەەوە باشە ئەڵێ ئەم مێشولە خۆی وازانێ ینی کاپتنێکی گەورەی پۆڕێکی گەورەیە لە زریایەکی زۆر گەورەمە ینی ئەم پاپۆڕە ینی هاوتوچۆوە کات ئەمانە خۆشی بە کاپتنی ئەو پاپۆڕن ناو ئەو نازانێ مێشولەیەکە بەسەر پوشێکەوە بەسەر شوێنێکی خراپەوە ینی ئیزا ئەم بابەتانە بەڕاستی وامان پێڵێ ئەڵێ زۆر بابەتەیە غەیبیاتە ئەسڵەن غەیبیات لە عەقڵ وەرناگیرێ غەیبیات لە زانست وەرناگیرێ چونکە زانست مامەڵە لەگەڵ مادیاتاکە زانست پێمانەڵێ ئەم گەردونە چۆن دروست بووە پێمان ناڵێ بۆ دروست بووە وازەحە پێمان ناڵێ ینی بۆیە ئەو مامەڵە بەس لە مادیەکانەکە لەبەر ئەوە تەسەورەکەی گەنجێکی بریتانی چەند ساڵە لەمەوە پێش گەنجێکی بریتانی لە چەند ساڵەوە پێش هاتوچۆیە کرد بە یەکێ لە جادەکانی بریتانیا شەو دوو چەتە یەخەیە گرن و چاکێک کوتن چاکێک کوتن ئەیەن بە زەویە و ئینجا سەریان بە بەردا تاوان لە خۆی خۆشی خۆی ئەچێت و ئەبورێتەوە ماوەیەکی زۆر لە چارەخانە ئەمێنێتەوە بە پێوەری زانستی ئەو کەسی کە مێشکی ینی بەر شتێکی ئەستور و ڕق کەوت بێ زۆر ئەگەریەوەی هەیە کە هەرچی زانیاری هەموو لە دەست بدە باشە کەچی ئەم گەنجە دوایەوە کە هۆشی هێتەوە بە خۆیان سرێکە بووەتە زانایەکی گەورەی ماتماتیک معادلاتی ڕاضی ئێستا گەربڕە لە شێخ گوگڵە یان یەسر بە ئاسانی دۆزی تۆ چەند دراساتی لەسەر کراوە تایسە نازانن باش ئەم گەنجە بۆ وایلی هات چۆن وایلات معادلاتی سەختی ماتماتیک لە پڕەکە حەلەکە لە کاتێکا شانە شارەزانە بوتیدا ماوەسا ئەو شتێکم بیرکەوتەوە لەسەر ئەوەی جەنابەت سەباسە کرد وازم گەنجێکی خەڵکی فەلوجەیە کە قورئانی لەبەرە و ئەزانێ لەکوایە و ئەگەر ئەو جەنابەت نازم جەنابەت بینی و تێیە ئەگەری وەژیانی بەڵێ چۆنە ئەوە بەڵێ ئەوە ڕامانێکی بۆ خەوبینی بە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام ئەمە خەوبینینی ئاسایی ینی بەڵێ دەی زۆر باش ماوەسەگیان ئەچینە خزمەت ئەو باسی کە خەوە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم کە شانازێکی گەورەیە بۆ موسڵمان و چێژێکی زۆر معنەوی زۆر گەورە ئایا بە ئینسان چی بکا بۆی خەوە پێغەمبەرەوە بینە صلی الله عەلەیهی وسەلەم خەوبینین بە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم هەمووی ڕاستە مەرجی ئەم خەوە چیە کە ئینسان بگاتەوە مەقامی حتا يعني أمن الرحمة أم رسول الله صلى الله عليه وسلم بو أوي حتى للدنيا بيش قيامة خيبي وبيني أبي صالح بيت يعني أمر جوا أكال خلقي دقر دواي أو صدقر دواي أو صلاحت هل بجيري هتا بخدمة رسول الله بقال لخوا أما مرجكاني تشيبشين ما وصل خوي خوينين ببيغمر عليه الصلاة والسلام زانان فرمونك مرجي صلاح بوني تداية بلام نیان فرمون لە هەموو حاڵەتێکە ئەو مەرجەی تێدایە سبحان الله مەرج نییە لە هەموو حاڵەتێکە کەسێک شایستەیەتی هەرچەندە هێشتا بێ بڕوایە خەو بە پێغەمبەرەوە بینی عەلەیهی سەڵات وسەلام ینی هەیە موسڵمانە بێ بەهۆی ئەوەی خۆی بە پێغەمبەر ئێستا پزیشکی ناوداری مەسری مستەفا مەحموود مستەفا مەحموود دەڵێ لە ڕیبات بووم لە مەغریب مۆرۆکۆ ئەڵێ لێوێ بووم ئافرەتێکی فەڕەنسیم بینی خۆی گەشتیار بۆ کاتی خۆی هاتوۆتە لەگەڵ هەنێ خوێندکار و هاوڕێی دیکە هاتوون بۆ مەغریب بۆ گەشت و گوزار و سیاحەت بۆ مەغریب ئەڵێ ماوەی لێو ماونەتەوە ئەڵێ شەو بە پێغەمبەر کەسێکی نورانی گەشتم مستەفا مەحموود ئەڵێ لە زاری ئەو ئافرەتە خۆی بۆی گێڕاوەتەوە لە یوتیوبی هەیە ئەڵێ بووی گێڕامەوەکە کەسێکی نورانی بە خزمەتی کەسێکی نورانی لە خەوا گەشت و ئەومانە ئەویش ئافرەتەکە مەسیحیە طبعا مەسیحیە کریستیانە ئەڵێ خەڵاتێک کردەوە ئەویش قورئانی کیامیە قورئانی کیامی هەرەوەنە ئەڵێ خەبەرم بوویەوە دەسم ئەم خەونم گێڕایە بە هاوڕەکانم گاڵتەیان پێکردم وتم نەوەڵڵا ئەمە پەیامێکە بێ من بگەڕم بە دوای حەقیقەتە ئەڵێ دراستێکی باشم لەسەر ئیسلام کرد لەسەر قورئان کرد مسڵمان بووم ئیتر بۆی هاوڕەکانم
ئەگەڕانە وتم ناگەڕێمەوە ئەبێت تەواو توێژینەوەیەکی زۆر لەسەر ئەمانی نەبکەم لەسەر ئەو قورئانە بکەم کە پێم دراوە ئینجا هەڵێ پێی وتم کە من محەممەدم صلى الله عليه وسلم اینجا کە ئەوان هاوڕەکانی بەجێڵن اینجا هەنێکی لەگەڵ یامێننەوە ئەو کاتە ماوەیەکی پێچێ تەبان کە مسلمانە بێ دوای چەند ساڵێک خۆی جێڕێتەوە ئەڵێ سێرم کرد وەرەمێک لەسەر سنگم دروست بووە ڕۆشتم بۆ پشکنین وتیان ئەمە وەرەمێکی سەرەتانیە وەرەمێکی سەرەتانیە چوومە لای چەند پزیشکێک کۆمانە تەحلیلاتیان بۆ کردم و ینی هەل لە مەغریبە ئیتر هاوڕێکانی دیکەم کە بیستویان هاتن پیان وتم ئەوانەی کە مابوونەوەتن بوتیان هەری بێ بگەڕێن بۆ فەرەنسا تۆ چی داوە خۆکردو بە دەروێش تۆ مۆسەڵا لە خۆکردو بە دەروێش ئەمە چییە واز لەم خرافاتانە بێنەداهان بزانە چی و بەسەر هاو وازە لە کریسیانەت هێنات بووی بۆ مسڵمان بزانە چی و لێ هاتۆمانە ئەڵێ ئەوە گاڵتەیان پێکردم منیش ڕۆشم و ماڵی خۆمان ئەڵێ ئەوەندە گریام بەدەم هەنسک و گریانەوە وتم خوایە من ڕوون کردوتە تۆ لەسەر بەرماوە نوێژمە کرد عیبادەت مەکرد و بەڵام ئەگریام ئەڵێ ئەوەندە مانوو بووم لە گریانە ئاگام لە خۆم نەما خەوم لێکەوت ئەڵێ کەمێکی پێچوو ئەمانە خەبرم بوویەوە ڕۆشتم سێرەکەم وەرەم نەماوە ئەڵێ ڕۆشتمە لای پزیشکەکە سێرەکە ئەڵێ مەحقوول نییە تۆ بیت سەری ناوەکانەکە بزانێ غەڵەتم نەکردەوە ناو ئەوە وەرەم تێ ئەڵێ مستەحیلە باش ئەمە ینی بە پێوەری عەقڵ لی تێناگە زانست وەڵامی نییە بۆیە ئەو کەسە کە موسڵمانیش نەبووە خەی بە خۆشەویستەوە بینی عەلەیهی سەڵات وسەلام ئەسبابی هیدایەتە ئەسبابی هیدایەتە دیاریە کە خوای گەورە دیاری بۆ هەموو مرۆڤەکانە نێرێ جاری وایە دیاری خۆشیە جاری وایە دیاری ناخۆشیە لەبەر و بیان گێڕێتەوە هەیە دیارەکە قوبوڵەکە ئەوە قوبوڵی کرد بەڵێ اینجا بۆ ئەوەی کە بۆ ئەو کەسانی کە یانوێ پێغەمبەر ببینی عەلەیهی سەڵات وسەلام مەرجەکان زانەکان فەرموویانە ینی بە ئەندازەی تینوێتیت ئەبینی ینی تا تینوێتی زۆر بێسە بۆ نمونە ئەگەر کەسێک خۆی ینی تینوکە ینی چێشتێکی سوێر بخوا باشە اینجا دوای ئەو نەخواتەوە زۆر تینو بێ خەوی لێ بکەوێ خەو بە ئاوە بینی خەو بە ئاوە بینێ ینی دەلالەتی شەوقی هەیەی بۆ شەوقی ئاوای بۆ محەممەد هەبێت پێغەمبەری خوا هەبێت صلی الله علیه وسلم ساڵێک لە تەکی قەرەداغ بووین لەگەڵ باوکم و برادێکی ئاوەستا بووین هەر واقعی خەونی ئەمەیان ینی دوێنی مەغریب و عیشا بوو یان کە تۆ خۆت حازرەکەی بچیت بۆ نوێژی عیشا ئالەو مەسافەیە بوو ئەو نم نەزانانی زرمەیەک یای بەشانی ڕاستمە ینی زرمەیەک بوو ینی زۆر بەشی دەد بوو منیش ترسام هەر نەشم بینی هیچ شم نەبینی پرسیارم کرد لەم لاولا مناڵ شتی لێ بوو گیان ئێمە نەبووین هیچمان نەبرد هاوێژراوە نە هیچ شتێک ینی زرمەکە زۆر بەقووە بوو تا هەفتەیەک من خەوم لێ ناکە و هیچ بەدەم ئازارەوە ینی زۆر ئازارەکەی زۆر بەشی دەد بوو تا لە خەومە مامۆستا شێخ نەسرەدین ئیمام و خەتیبی مزگەوتی بەکرەجۆ بوو بەس ئێستا لە ژیانە نەماوە نەوەڵا لە ژیانە نەما بوو خاڵی باوکم بوو چوومە سەر قەبرەکەی دانیشتم بەڵێ ینی ئەوەن ینی زۆری پێ نەچوو هات ئەویش مامۆستا شێخ نەسرەدین هاتی پرسییم وتی دادا ئەوە چییە وا بێتاقەتی و خەو لێ ناکەوێت منیشتم وەڵایی ئازارێک لە شانما دروست بووە هەفتەیەکە خەوم لێ ناکەوێت وتی دانیشە با بۆت بشێلم سێ جار دەستی هێنا بەو شوێنی ئازارەیە ئازارێک خەبەرم بوو ئازارەکەی نەما بوو طبعا هەموو مامۆسایان ئەناسین مامۆسا تۆزی دەست و پێسپیە حەزیان وەکو بڵێن ئەوەی کە حەزی لە کاری مامۆسایەتی بێ زیاتر
جاری وایە چاوەڕێی مەعاشۆشتاناکە من وەکو خۆم الحەمدوللا خوای گەورە جوهد و توانایەکی پیاوم زۆر حەزم بە زەرعات و کێڵان و ئیشی دەست و چاوەڕێنەکردنی خەڵک و ئەمانە چونکە عیزەتی سپێتی ئەو مێزەرە لەوە بینم کە ئینسان چاوەڕێی دەستی خەڵک نەکاوەکو تەماع وەکو ئەوشتە من وەکو مامۆسای ئاینی هیچ تەماعێکم مامۆسای ئاینی نییە ئیلا بۆ قیامەت و ئینشەڵا سەدەقەی جاریە بۆ باوکم. ئیتر زۆر جار خەوم بینیوە خەوم زۆر بە کێڵان و زەرعاتەوە بینیوە خەوم بە سواربوونی سیارە و ڕۆشتن و ئەمانە بینیوە جاری وا وتومە سە حادیسەیەک یەتە ڕێم و یعنی تاو کۆنتترۆلی پێشم پێ نەکراوە و ڕۆشتویشم خەوم بە ماسیۆ زۆر بینەوە ئەمانە هەمووی ڕەنگیاوەتەوە لە ژیانما کاتێک کە سەیری هینم کردووە یان لە سامانە یان لە ڕستقە یان لە سەرکەوتنە ئەلحەمدوللا فەزلی خواوە هەموو ئەو خەوانە ناتوانم وەکو ئەمە زیاتر دەستنیشانی کەم لە 100 بەڵام ئەلحەمدوللا ئەکسەرەتی خەوەکان هاتوونەتەتی. مامۆستا ئەکرێت ینی پشت بە خەو بەسرێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەکرێ حکمی شەرعی لێ وەربگیرێ ئەکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێک بە مناڵێت لە خەوە من بڵێم ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای فەرمووە و حەدیثی صحیحی مسلم و بوخاری حسەی بۆکەم با قسەیەکی ئیمامی نەووی کە وترا ئیمامی نەووی ترەوە لوتکەیە لە شەرحی نەووی لەسەر صحیح مسلم ئەفەرمێ کۆدنگی زانان لەسەرەوەیە خەوبینین لا تثبت بها سنة ولا تبطل بها سنة ئاڵێن نە سنەتێکی پێ ئیثباتەکرێ نە سنەتێکیژی پێ پوچەڵەکرێتەوە اینجا مە بەسی چێ لێرەدا سەری زانانی دیکە بکە ئەفەرمون بەڵێ خەوبینین حکمی لەوەرەگیرێ بەڵام بە مەرجێک ئەبێ موافقی شەرع تعارض نەکە لە شەرعە باشە پێچەوانی شەرع نەبێ بۆی سێرکەن ئیمامی نەووی لە مجموعە ئیمامی نەووی لە مجموعە فەرمێکی ئەفەرمێ ئەگەر پێغەمبەر بێتە خەوت عليه الصلاة والسلام پێت بفەرمێ بەیانی ڕەمەزانە ئێمەش لە واقعدا گەڕاوی سێرکەین ینی مانگمان نەبینیەوە مانگی ڕەمەزانمان نەبینیوە بۆی ئەڵێن هەر تەکمیلەی چییە شەعبانە بەڵام تۆ پێغەمبەر بینی و عليه الصلاة والسلام ئەفەرمێ ڕاست نییە لەبەر چی لەبەروی خۆی لە کاتی ئاگاییە بە ئێمەی فەرمووە صوموا لرؤيته وأفطروا لرؤيته ببینینی مانگ بەڕۆژبوون و ببینی مانگی جەژن بکەن بیشکەنن باشە کەواتە خۆی کاتێ شتێکمان پێڵێ ناکرێت لە خەوا نسخی حکمی خۆی بکاتەوە واضحە بۆیە هەرچیەکە کە خەو بینی بۆیە زانانە فەرمون چی ئیمامی شاتیبی قازی عیاض زانانی دیکە فەرمون چین هەر خەوێکە بینی ئەبێ پیشانی چی بی پیشانی کتاب و سنەی بی ئەگەر پیشانی یاک سەیریکەی موافقی کتاب و سنە بە ئەو کاتە وەریگرە بەڵام ئەگەرزانی مخالیفە دروست نییە لەبەر چیش جاری وایە دووسێ حاڵەت یەکەمیان پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێ من رآني في المنام فقد رآني فإن الشيطان لا يتمثل في صورتي فەرمووین لە شێوەی منا شەیتان ناتوانێ خۆی بێنێتە شێوەی من بێتە خەوتان ئەوەی منی بینیوە ئەو منم لێردا زانان دوو ڕێیان هەیە جمهوری زانان فەرموون کە فەرمێ فی سوورەتی ینی شەیتان ئەچێتە وێنەی کەسێکی دیکە ئەڵێ من پێغەمبەرم ئەچێتە کەسێکی ینی شێوەی کەسێکی دیکە وڵێ من پێغەمبەرم بۆیە تو ئەبێ بزانی مواسەفاتی پێغەمبەر چی عليه الصلاة والسلام ئیبن سیرین کەسێک هات خەوی گەڕایە بۆ ئیبن سیرین کە بە خزمەت پێغەمبەر گەشتووە عليه الصلاة والسلام فەرمووی وەصفی کە بۆم کە وەصفی کرد فەرمووی ڕەئەیتەهو ابن عباس کەسێک هات بە هەمان شێواز فەرمووی بۆ وەصفکە ئەڵێ فەشەبەهته بالحەسەن حەسەنی ئیمامی حەسەنی ئیمامی عەلی ڕزای خوایان لێبێ فەرمووی فقد ڕەئەیتەهو هەندێ زانا فەرموون چی هەندێ زانا فەرمووانە کە من بەڕاستی قەولی یەکە بیان ئەقرەبترە إلى الصەواب یان نزیکتر لە ڕاستگۆوە ڕاستیەوە ئەوشە فەرموون دروسە پێغەمبەر ببینرێ عليه الصلاة والسلام لە حاڵەتی شێوازێکی دیکە دلیلە لەسەر نەقسی ئیمانی خۆت
ینی پێغەمبەر بە ناشرینی ببینی کەواتە ئیمانە ناشرین هەمووی نەبینی یعنی ئەوە ئەڵێ دلیلە لە نەقسی خۆت بەڵام زۆربەی زانە لەسەر چی ڕۆشن لەسەر مەزەبی یەکەمیان وی خاڵێکی زۆر گرنگەکە بزانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ینی شێوازی دوو هەل یەأمuru بالمنکر ئەو یەأمuru بالمعروف وانە ئاخر ینی لەم بابەتە تەسەوورەکەی لە زەمەنی مەهدیە مەهدیەکێ لە خەلیفەکانی عەباسیەکانە طبعا کاتێک خەوە بینێت بە کەسێکەوە بە قاضی شەریک بە قاضی شەریکەوە لە خەویا ئەبینێ قاضی شەریک ئێتە دیوەخانی جەنابی خەلیفە بەڵام کە ئێت هاتوتە ناو دیوەخانی بەڵام پشتی تێکردووە بۆی ئەم خەونە ئەیژێڕێتەوە بۆ کەسێکی دیکەوانەی کە تعبیری خەوەکەن ماشە ئەوشەڵێ ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی قاضی شەریک بەڕواڵەت لەگەڵتایە لە دیوانتایە بەڵام لە ناوە ڕقی لە تۆیە و پشتی لە تۆ کردووە ئەو شەڵێن بڕۆن باینکەن قاضی شەریک ئاگەی لەم خەون و کەین و بینە نییە ئێتە لای خەلیفە و خەلیفەی شەڵێکی ئەڵێ بڕۆن شمشێرم بۆ بێن بابم لە گردنی ئەڵێ بۆچی هەڵێ خەوێکم وا بینی و واش تعبیر کراوەتەوە ئەویشە فەرمێ رؤياك ليست برؤيا إبراهيم ومعبرها ليس بيوسف أفرمي نخوكت خوي إبراهيمية باشا نتعبير دركيش يوسفية باشا كذلك يوسفية زهلا داما بس مشي بويا زانان احتياط ورقرن الله شي الله صد بيغمري شبيني عليه الصلاة والسلام بلا ميكي لمرجي ڕیوایەت وەرگرتن ئەو کەسە بێ ئاگادار بێ وشەکانی وەکو خۆی لەبەر بکە حتا زەلامی کەسی وا هەیە عالمی گەورە زۆر لە خواناس و خواترس و قەت درویان نەکردو لە ژیانیانە باشە بەڵام ڕیوایەتیان لێ وەرنەگیراوە لەبەر چی لەبەر حیفزیان باش نەبوو بۆیە ئەڵێ کەسێک لە خەوایە ناتوانێت هەر هەمووی وەکو خۆی بگەڕێتەوە بۆیە ئەگەری زیاد و کەمی تێچێ کە مادەم شتێک گەری زیاد و کەمی تێچێ ئیتر بۆی وەرنەگیر